بەنامی خوای گەورەی وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی سڵام و خوای تاوە نەبوو پێما بە وەشحاڵ و بەختەوەرزانمی جارێتر خوای گەورە عمری ئەمان شپەنە بەخشامێ و ئامایمەوە خزمەت و جەنابی تا وەشەویسا گفتوگو باس و ئیجارە و بەرنامەکەیتانە گەرەکمانە باسێ سەر و جلی ڕەسەنی کوردەواری کە بە زوانی هەورامی ماچاش بنە چۆخۆڕانک و بە زوانی سورانی ماچاش بنە شاڵ گەرەکمانە ئیجارە جە بەرنامەکەیمانە باسێ سەر و زیینەکردەیە و پارێزنای ئیجل و بەرگە ڕەسەنەیە کەرمی و بە دیاریکراوی ئامنێ ناحیە و ئارمەردەی کە چێگە ناحیەوەن کە خەڵکەکەش سەرقاڵە و گردش خەریک و ئیکارێنەکە ئیسێ کە هوەرێەوە و کولتورێ ڕەسەنی کۆنشا ئەچێنە زیینەکردن و پێشکەش و خەڵک و ئامێ ماناشەکەرا کە ڕۆکەرە بانەی و بە دیاریکراوی ناحیە و ئارمەردەی بە وەشحاڵی و ئامێنمێ خزمەت و یوچا ئەیا حاجە بە تەمەنە سەر چەرما کە تەمەنێن خەریک و ئیکارینە و هەر شتەیە و پەژمەکەی و هەمجە چنیە هەمجە شیکردێشەوە و هەمجە ڕێستەیش هەتا ئانەی کە تەحویڵ و یا تەسلیم و دماوی وێشکەر و پەی مەرحەلەی و جۆڵایی و دماجار پێی خەیاتی و پەی وراستەیش پرە فەیمە زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین جەنابتا بەخێر بێنیە خوا سەرچاوم شوازیە گەرمەکەتان بەخێر بێنیە خوا لە خزمەتانە زۆر سپاس قوربانت ئەمانەیە باسێک لە شاڵمان بۆ بکەیت بەڵە فەرموو ئەگەر سەرەتا بڵێن شاڵ چۆن مەراحلەکانی مەرحەلەی ئەوەڵی شاڵ چۆن دەست پێکا و لە چێوە دەست پێکا وەڵا جا لە ئەوەڵ کەمە ئەم مەرەزە دێت لە ئەوەڵەوە ئەشۆرێ و نەفەرێک ئەیشوا و وشکەکەنەوە نەفەرێک ئەم شیە کاتەوانی و دواوەی ئەێن بە شانە شەیەکەن و دواوەی بەڕستنیێن ئەڕسرێ و ئەیڕێسن و ڕاڵە کرێ و بە شوڕال ڕال یەکەن و ئیتر ئەێن بە وەستا ئەیتەنێ و کۆلە کۆلە درێ و ئەو وەختێ ئەنجا داندرێ و یان بە فرۆژەگایان مەسەلەن هەر بە فرۆژەگا هەر فرۆشرێ ئێستا ئەم گوندەی ئێوە ئەم ئاوایی ئێوە ئارمەردە لەکەیەک و خەریکی ئەم کارە وەڵا دەمێکە شێوازە ناوبانگێکی دەرکردو وەڵا دەمێکە ئەوەتی من بەبیرم مێ لەعانەیترەوە هەفتا ساڵمە بەبیری من ئەم مەرەزە هەر بووە هەر خەریکی ئەم شاڵبافی و شەکردن و مەسەلەن کردویانە بە گۆرەوی و بە پوزلەخ و گۆرەوی شاڵ و ئیتر شاڵ هەر بووە ئەلعان بە خۆم 35 ساڵە خەریکی ئەم کەسبم ئەم شاڵم شەکردووە بە خۆشحاڵیشەوە ئێمەش دەرامەتێکمان لێ دەستکەوتووە و ئەوانیش لیان دەستکەوتووە و بەدەر لە دەرامەندەکە تا چەند خۆشحاڵن بەکارەکەتان وەڵا خۆشحاڵن بەوەی کە توانیوتانە وەڵا زۆر هەنگێک زیینوو زۆر خۆشحاڵین کە ئێمە ئەو لە قەدیم و ئەم شتە هاتووە ئێمە زنومان کردوتەوانێ و خەریکی ئەم کارە بووین بە خۆم 35 ساڵ زیاترە ئیترەوە ئەوەتی ئەمە لە پاریشەوە عمل کراوم کەم هینی ناکەم ێنا ئەداڵام ئەچێتە 40 ساڵیش کە من خەریکی ئەم کارم و زۆریش بە خۆشحاڵیەوە زۆریشمان پێ خۆش بووە
ئەوەی کە لە ڕابردوو کردوتانەوە ئێستش کە بەردەوامن لەسەری بەڵێ هەر بەتەنیا کردوتانە یا ئەرێ وەڵا نەوەڵا وەختیوا بۆ دوو سێژن کۆبووینەوانێ وەختیوا بۆ بەتەنها بووین و وەختیوا بۆ دوو یەکەوتوین بە یەکەوە شەمان کردو ئەرە وەڵا بەڵێ ئەو مەرحەلانەی کێنە بەردەستی جەنابتان بەڵێ بۆ نمونە ئەو مەرەزە کێتە لای جەنابتان بەڵێ چۆنیەت سەرەتا کە ئێوە دەست پێەکەن وەڵا جا بە ئێکێکی وە کاک ئەحمەد ئێکێکی هەر کەس بێ ئەڵێن ئەو مەرەزەمان ئەوەندە مەرەزەمان بۆ بێنە باشەیکەین مەسەلەن وەختی وا بۆ خۆشمان شیشمان کردۆتەوانێ هەر ئاوان ئاوا هێناویانە وەختی وا بۆ ناشتووە بۆ خۆمان شتومانە شمان کردۆتەوە شیشمان کردۆتەوە شەشمان کردووە وەختوا بۆ هەر بە شکراوی بۆمان هاتووە بە شیکراوی ئەم مەرەزە شیکراوەتەوە هاتۆتە بەردەستی ئێمە شەمان کردو و داومانەتەوە دەست برادەرێکی وە کاک ئەحمەی یعنی ئێوە ئەتوانن هەموو کارەکانی هەموو مەرحەلانەی چێتە لای جۆڵاوت بۆ ڕستن ئەوانە ئەرێ وەڵا هەتا چێتە بە تەنیا ئەیکەن نەوەڵا هەرێکی شازای هەرێکی ئێمە شەمان کردووە ئینا مەسەلەن ئەتوانین کار ڕاهەتا بیخێنی سەر شوڕاڵەکە ڕاڵیکەین و بینە دەست دۆستای کە بیتەنێ وەلی تر ئێمە نەمان کردووە ئێمە فەقەت شەمان کردووە تاشیکردنەوەکەش بە کەمی نەمان کردووە ئەیکی کەشی کردوتەوە ئەکێشی کردوتەوە بۆ ئان هێناوین بە حازری ئێمە شەمان کردووە مەسەلەن ئەگەر شەشمان نەکرد بێ بۆیان هێناوین بە حازری ئاوا بە کولو بۆیان هێناوین خۆمان ڕستومانە کردومانە بە شاڵ پورە فەیمە بەڵە فەرموو ئەگەر باسێکی مەرەزەکەمان بۆ بکەی مەرەز چەند نوعی هەیە چەند ڕەنگی هەیە وەڵا جا سپی هەیە و ڕەشی هەیە و زەردی هەیە و ئێمە بۆ خۆمان پوشی پێڵێن پوشی هەیە و سپاتی هەیە و ئیتر چوزانم وەڵا ئەو نەڕەنگەی هەیە ئەوەی کە زۆر بێتە لای ئێوە ئەوەی کە بڵێن زۆر مشتری خواستی لەسەر ئەو وەختێ ئیسێ ئەلان زۆر نازانمە بۆری ئێمە تا ئەوەمانە کرد شینچی شاڵی شینچی مەرە خورمایی ئەوەی کە لەبەر جەنابتایە خورمایی زۆرتر پوڕی ئەکرد ڕەواجی بوو سپات پوشی هەموو ئەمە ڕەواجی بوو ئەرە وەڵا ئەی پورە فەیمە بۆ نمونە ئێستا مەرەزێک بێتە بەردەستی جەنابت چەند کاتی پێویستە چەند ڕۆژی پێچێت تا ئەوەی کە تۆ وەڵا ئەگەر ئامادەی بکە و تەحوێڵی ئەگەر مەرزەکەی مەسەل ئانەبێ شیکرا بێتەوانێ ئامادە بێ بە ڕۆژێک بە ڕۆژ نیوەڕێک بۆی شاکەم و ئەیەمەوە دەست ئەرە وەڵا ئەگەر مەرزێک بێتە بەردەستەکە بڵێن هەر بەس بڕابێتەوە ئیتر شۆردنی ئەودەوەڵ ئەیتۆڵا بە هەفتەیەک جایەمەوە بە 4 ڕۆژ 5 ڕۆژ جایەمەوە دەست ئەرە وەڵا ئەو مەرەزانەی کێنە بەردەستی جەنابتان بەڵێ لەگەڵ شۆردن و پاکردنەوەی ئەوە هیچ شتێکی قاتی ناکەن شتێکی تێکەڵ ناکەن کە بڵێن وەکو ڕنگ یا هەر شینچی ڕەش و سپی تێکەڵاویەکەین شینچی بەڵێ ڕەش و سپی بە یەکیایین قاتیەکەین ئەبێ بە شینچی شاڵی شینچی یعنی خۆی مەرەزێک نییە تایبەت بەس شینکی بێ نەوەڵان نییە بەڕێکەوت ئەگەر مەرەزێک لایەکی پێوە بێ حیوانێک ئەویش ئەبێ هەر تێکەڵکرێتەوە ئەبێ هەر حتممەە بەو شێ تێکەڵکرێتەوە ئەرە وەڵا ئەنجام مەرزی هین ئەم خۆزاسای قسە لەسە مەرزی کوردیەکەی مەرزی کوردینە وەڵی تر ئەبێ مەهر ئەوەی هەیە کە بەیەکا درێتەوانێشی ڕەش و سپی بەیەکیان ئەبێ بە شینکی ئیتر ئەم مەرزە زەردوینانە هەر بەیەکی بۆ خوان شانەکەین ئیتر یەک ڕەنگی خوانە فەقەت ڕەنگی خوانە سپات پوشی وەختی وایە با سوور و سپی بە یەک یادن ئەبێت بە پوشی ئەبێ بە شاڵێکی پوشی زۆر جوان ئەبێ بە نەباتێکی زۆر جوان ئەرە وەڵای بێت تێکەڵاو کرێ بەڵێ ئەی ئەو کەسانی کە لێرە خەریکی ئەم ئیشەن بەڵێ ئایا هەموو کەس ئەتوانێت ئەم ئیشە بکایە ئەرە وەڵا ئەوەی کە شاڵ شەکە ئەتوانێ بیکە مەبەستم ئەوەیە ینی هەموو کەس تاقە و توانای ئەم ئیشەیە چونکە ئەمە ئیشێکە ئەبێ سەبر و هەبێ لەگەڵ ئەرە وەڵا بێ سەبر و تااقەت بێ ئەرە وەڵا ئیتر ئەرەوەڵا تااقەتیان لێتی ئەمە بە زۆری نەوەڵا فەقەت پیا ئافرەت ئەوە یەکەن شاڵتەنینەکەی پیاوە تەنینەکەی پیاوە ئافرەتی ژەیکا ئافرەتیش تەنینی ژەکا وەلی پیاوە شەی ناکە نەوەڵا ئەی ئێستا ئەگەر عزیان نەبێت تۆزێکمان بۆ شی بکەیتەوە بەسەر چاو خۆش بێ خۆ با ببینین و بینارانی سێری بکەین و
بزانین شێوازی شیکردنەوەکەی چۆنە و بەسەر چاو فەرم. یعنی ئەوەی کە هێتە بەردەستی تۆ ئەبێ هەمووی بەم شێوازە ئەوە بەڵێ وردو ئەرێ وەڵا بێ ورد ئاوا دانیشین و ورد ئاوا شیوەکەین تیسکێکی پێوە نەبێت چەقلێکی پێوە بێ لێ بگرین شتێکی پێوە بێ لێ بگرین ئیسێ ئەمە بڵێن دوای ئەمەی کە شۆراوە هاتوو بۆ ئێوە بەڵێ ئەمە شۆراوە دوای شۆردنیش هەر ئەکرێ شتێکی پێوە جێبمێنێ دوای کاتی شیکردنەوە بەڵێ لەبەرجێمێنێ ئەرە وڵا بێ بخۆمان لێ بگری ئەرە وڵا پێوە وەختی وایە پێوە بەجێمێنێ زۆری چەقلشتە خۆ ناگیرێ بەشتن ئەبێ ئێمە لە شیکردنەوەکە ئەوەی بیگری هیچی پێوە نێڵی نەبێ ورد دانیشین ئاوا شیکەینەوانێ هیچ پێوە نێڵی تەمیزی بکەین بۆ شەکە ئەنجا وەختێ شەیەکەینی تر شەکردنەکەش وەختی وایە بە دووجار بە شایە درێتەوانێ ئێستا دوای ئەمە کە مەرەزەکەمان شی کردەوە بەڵێ دوای ئەمە چ مەرحەلەیەکی تر دەست پێەکە شەکردن ئەگەر و بۆمان شەکەی ئێستا بەڵێ بەسەر شەوازەکەی چۆنە و ئێمەشی بینەرانیش هەم ببینن و هەمیش لێوەی فێربین بسم الله الرحمن زێر نییە بە قوربانمانگرتی مەمنونم بە قوربانکەیناکە لە خزمەتانە مەرەزەکەمان شی کردەوە و شەمان کرد و بەڵێ ئێستا دوای ئەمە چی پێ وڵای تر دواوەی ئەنجا ئەیڕێسی بەڵێ ئیتر ئەیڕێسین دواوەی ئەیڕێسین و ئەنجا یەین بەڕارکردن کە ڕێسرا ئەمە یعنی شارەزایەکی زۆر زۆری ئەوێ بەڵێ ێرە وڵای باریکە لەبەرەوە کە نەقرتێ بەڵێ ئێگە بڵێ لە حاڵتێکا بقرتی ئەمە چی لەکەن و وڵا جابێ گرێنەوە ئەبێ لە شاڵ لە ئەرە وڵا لە تەنینەکە ئەبێ پسڕەیە بێت چنی باریکە ئیتر ئەبێ گرێ بێنەوانێ و وەشەویسا بەرنامەکەیمە هەر پاسە کە معلوم و جەنابیتانە مەرحەلە بە مەرحەلە چەنی شێواز و چنیە و ڕێستەی و شیکردەیە و جۆڵایی مەرحەلە بە مەرحەلە چەنی شێواز و شاڵەکەی و چۆخڕانگەکەی ملمێ وەڵێوە ئیسا ئامن مەرحەلەوە کە بە زوانی هەورامی ماچاش بەنە نیایە و بە زوانی سورانی و بە تایبەتی ئارمەردەی ماچاش بەنە ڕایەڵکردن یعنی ڕایەڵ نیانە چەنی وێ ماماچش بەنە چۆخڕانگەکەی منیاوێ ئیسا ئامن مێوجە خزمەت و ئاخانما کە ئی کارێکردنەوە و مامۆستانە ئوستادەنە ئەچی کارەیە ملمی خزمەت و باسێجە شێواز و نیایە و چۆخڕانگەکەی ما پێکەڕوو دادە نەزیرە سڵاوی خوا لێ بێ چۆنی ئەحواڵ باشە چاکی شکور ببوورەگەدمە نازاکە کاتەکەی درەنگە و کاتی کار و ئەو شتانەش نییە بەڵامی تر حتمما
کاتەکە ئێمەش تۆزێنە گونجاو بوو لە خزمەتی جەنابتانە سپاس دەکەین دادە نەزیرە ئەگە باسێکی ئەم شێوازە کارەمان بۆ بکەیت کە ئێستا تۆ خەریکیت چی پێ ئەڵێن ئەم کارە کە ئێستا تۆ مەشغوڵیت والله هلا ئالێرەوە دەست پێ بکەین بەڵێ والله ئەوە شاڵەکەی ڕیاڵەکەین بڵێ اینجا لە دواوەی سەر پێچاڵ یەخێنی ئەیتەنی شاڵەکەی ئەتەنی لە دواوە اینجا ئایبینێرین بۆ کۆل یەکەن ئیتر وڵا ئامادە بە درونە ئەمەی کە ئێستا تۆ ئەیکەی ئەبێ بۆ تاڵەکانی ئەمەە باریکە یا ئەبێ شێوە ئەم بزنە درێژی ئەمە چەندێک ئەبێ درێژ بێ درێژەکەی بۆ نمونە بەخواستی خۆتە درێژەکەی بۆ تۆ ئاسانترە یا ئەوەی هەر شتێکی میتر بێتەوە مەسەل سیدو بۆ ئەبێ سیدو بێ ینی فرۆشەڵەن نافرۆ دادە نەزیرە تۆ چەند ساڵە خەریکی ئەم کارەی ئەمەی کە ئێستا 30 ساڵە هەر لێرە خەریک بوو یا لە شوێنانی تیش خەریک بووی پێش ئەمە هەر لە ئارمەردە خەریک بوو بەڵێم لە ناو لە کاتی ڕۆشتن و هاتنتانە شتێکتان بەدەستەوە لە ناو بۆ نمونە سەتڵە یا لە دەستانایە شتێکی تایە ئەمە چییە یعنی مەسەن کە گوڵاڵەکە چکۆلاوێتەوە بجامانی خێن ناو ئەسەڵێڵم بان ئەی چی تێکەڵەکەن مەسەن تۆزی ئاوا سرێشە ئەم جایەکە ئەجا ئەوە لە دەستگایەن و ئەجا هینیەکەن ئاس شاڵی پێ ڕاڵەکە ینی ئەم سرێشە هەر لای خۆتان دەستەکەوێ لێرە یا هەر نەبخوا لێرە دەست ناکەوێت بەخوایت نازانام لەکوێ معلم بۆمان دێ ئێمە نازان بڵێ ینی ئێوە بۆتانێ و سەرفیەکەن یعنی ئەوە بە حەزرێتە بەردەسی ئێوە بڵێ شاڵێکی ئاوا بۆ نمونە کە ڕایڵیەکەن چەندێک کاتی ئەوێ چەند کات لە 2 ساعت و 2 ساعت ئەرە بەخ ینی ئەمەیکی ئێوە ئەیکەن بە یەک جار بەشی یەک شاڵەکەن وانە تۆ بەس ئیشی ڕایالکردنەکە یا ئیشی تریشەکەی لە پەنایی شاڵەکە ژەتەنم شاڵیش توانم مەسەلەی ڕێستم کاری ڕستنی شەکەی کاری شەنکردن و ئەوانە شەرەکەی یان ئەوە ناکەی ئەی شیکردنەوەکەی شیکنەوە شەرە توانم وەلی نایکەم یا بچەن شۆردنی ئەوەی کە بە توانم بەس ئەوەی کە تۆ بڵێن کە زۆر ئەیکەی یعنی بەس هەرم ڕاڵکردنە و تەنینەکەیەتی ڕاڵکردنەکەیەتی باش تۆ ئەمە ئیشی یەک نەفەرە بۆ یەک کەس ئەتوانێ بیکە یا ئەبێ هاوکارێکت هەبێ مەسەر بە تەنیا زۆرترە پێچی 3 ساعت پێچی 3 ساعت 4 ساعت پێچی یعنی وا باشترە هاوکارێکت هەبێ کەسێک لەگەڵ دوو نەفەر بین خۆش لێ ئەگە زیاتر لە 2 نەفەر بی ئایا هەر ئەکرێ ئەو گونجێ نەوەڵا هینە هەمووی پێجە بێ پێ شاڵەکە بە کەڵک ئەم تاڵانەی کە ئێوە بۆ نمونە ڕایەخەن و ئەچن ئەم سەرەوە سەرەکەن و ئەوانە باشە مدەی ئەمینە ئەم ئینانەی کە پێچپێچەکەن ئەم دار و ئەم داربەسەی کە ئێوە داتان ناوە ئەبێ چەند مەسەرەن فاسیلەی هەبێ بۆ نمونە هەر هینێ بێ 3 میتر فاصلەی ببێ 3 میتر دوای ئەمەکە ئەمەتان تەواو کرد ئێوە چی پێەکەن ئێمەجا وشگە بێتەوە خێنە سەر پێچاڵەکەی چەندێک کاتیەوێتە ئەوشک بێتەوە ڕاوکردنەکەی 2 ساعتی پێچی ینی ئەم سرێژە بۆ ئەوەی کە تۆزی ئەستوری ئەکاویا زوو ئەوە بڵێن حاڵەتی وشکردنەوەی بۆ دروست شاڵەکەی قایمەکە لەبەرەوەی ئەی وەکو ڕنگ و ئەلوان و ئۆشتانی جوانێکی پێ ئەبەخشێ سرێشەکە نەوەڵە خولێ بێتەوە وەختەی کوڵێنن کە کۆلیان کرد یانی سرێشەکەی لێ بێتەوە لێ بێتەوە ئەی کوڵێن و ئەنج لە تەختی وەشەویسا بەرنامەکەیمە دماوانەی کە ئێمە مەرحەلە و شیکردەیە و شەنکردەی و دماوانێ ڕێستێمە
لە مەتی فەیمەوە تەمامنا ئیسە ئامێنمێ کار و جۆڵایی کەرمێ پەی هەرمانەکێمە بە وەشحاڵیەوە ئامێنمێ خزمەت و کاک مەهدی ئۆسامەهدی کە یۆنجە جۆڵایەکە ئاوایی دەگا و ئارمەردەی کاک مەهدی یان زۆر خۆشحاڵین لە خزمەتی جەنابتا سپاس بۆ ئەم دەرفەتە کە ئێمەت بەخشی خۆشحاڵین لە خزمەتی جەنابتا بەخێر بە ناخوامیش خۆشحاڵم باتمتان زۆر سپاس کاک مەهدی حەزەکەین باسێکی ئەو مەرحەلانەمان بۆ بکەی لە دوورین و دروستکردنی شاڵێک چۆن ئەگاتە دەستی ئێوە چە مەرحەلەیەکی تێپەڕ کردووە تا ئەوەی بگێتە دەستی ئێوە کاری جۆڵایی بۆ بکەن وەڵا ئەوەڵ مەرەزەکە ئەیکڕن لە ئەم شارانە لە هەشوێنێ بێت ئەیهێنەوە ئەینێرن بۆ شۆردن کیلۆ و نیو دروستیەکەن و جیایەکەنەوان وێنێرن بۆ شۆردن بۆ دەستێک ئامادەیکەن دوای شۆردنەکە ئەینێرن بۆ نەفرەی کەشیە کاتەوانێ لە دواشی کردناوەکە ئەینێرن بۆ نەفرێکی کە دووبارە شەی ئەکات لە دوا شەکردنەکە ئەمجا ئەینێرن بۆ تەشی ڕێزیش ئەی ڕێسێت توێکا بم نەخەکە ئەلان بێمە بەدەستمەوەی ئەمجا دوای ئەوەش ئەنێردرێ بۆ ڕێیاڵ لە ڕێیاڵی شۆدێتەوە بۆ لای ئێمە و ئێمەش بافەرنەگیەکەیەکەین کاگە مەهدی وا باشترە و خۆشترە پێ بڵێن ئۆسامەهدی وەکو کوڕێکی گەنج وەکو کەسێکی گەنج ئۆسایەکی گەنج تۆ لەگەڵەوە کە لە تەمەنێکی لاویایی چۆن ئەم ئیشەت هەڵبژار چۆن ئەم کارەت حەزت لێ کرد ئایا هەر حەزێکی خولیای مناڵی بووە ئەوەی کە لە باو باپیرانەوە بۆت ماوەتەوە وەڵا زۆر پێی خۆشحاڵم کە ئەم کارە ئەەکەم لە باو باپیرانیشمانە بۆمان ماوەتەوە لەخوا بەزیا بێ زۆر کارێکی باشە و دەتوانین بژەیی ژیانی خۆمانی پێدەرێن کاک مەهدی ئێوە تۆ باست لەو مەرحەلانە کرد کە گاتە دەستکۆ لە شەنکردن و ڕستن و شۆردن و ڕایاڵکردن و ئەوانە ئەمانە هەر بۆ خۆی کەسێکی ئەوێ یا مەسەن هەر یەک کەسێک ئەتوانێت ئەم کارانە بۆ نمونە هەر کارێک و بەستگی بە سەلیقە هەیە کەس هەیە بۆ خۆی هەموو کارانە ئاکات کەس وەلی زۆرترەکەی ئەینێرن بۆ نەفەرەکان جیاوازن هەر کارەی و نەفەرێکی کات بڵێ تۆ وەکو گەنجێک تا چەند خۆشحاڵی کە بەڕاستی توانیتە ئەم کارە ئیدامە پێ بێت و لەم کاری خۆت ئێستا بەردەوام بی هەروەکو ئەوەی کە ئێستا لە شوێنەکەتان لە گوندەکەتان لە ئاوایەکەتان کە ئارمەردە بە شاڵ بەناوبانگە ئێوە تا چەند خۆشحاڵی بەوەی کە هەم وەکو گەنجێک توانیتە ئەم کولتور و فەرهەنگە بپارێزی و لەگەڵ ئەوەیشا ئیدامە بە کارەکەتان بدەن وەڵا زۆر زۆر دڵخۆشم و لەخوای گەورە بەزیا بێ کە ئەتوانین بژەیی ژیانی خۆمانی پێدەرێنین و کارێکی جوانیشە بڵێ ئۆسامەهدی ئەگەر باسی ئەم شتانەمان بۆ بکەی ئەمەی کە لەبەر دەستایە بۆ نمونە ئەمە بەدەستەوە مەسەن چی پێ ئەڵێن کە ئیشی چییە ئەمە وەڵا بافەندەگی ئەو ئینەی پێەکەین ئەو شاڵە ئۆسامەهدی لەگەڵ ئەوەی ئەم بەنە بۆ نمونە لە بەرسی جەنابتایە بنێکی زۆر زۆر باریک و زۆر زۆر ناسکە ئەمە بۆ تۆ هەندێک جار گرفت دروست ناکات لەوەی ئایا بۆی هەیە بە قرتێ وەڵا زۆر پێژێت بەخصوص ئەم شاڵە باریک و ئەسووری تێدا جاجار ئەقرتێرە وەڵا زۆریش ئەقرتێ ئەمە ئەگە بڵێن بۆ نمونە نەقرتێ ینی شێوازی ڕستنەکەی چۆن بێ بۆ ئێوە باشترە وەکو جۆڵاکان وەڵا ئیتر نا زۆر باریک بێت نە زۆر ئەستور بێت باشترە بۆ ئێمە ئێوە هیچ ڕێنمایەک ئەدەن بۆ کەسانێک کە ئەمانەتان بۆ نمونە دروستەکەن ئەوانەی کە بەتابەت ئیشی ئەو ئافرەتانی تەبعاً ئەمە ئیشی ئافرەتە بە زۆر ئێوە ڕێنمای ئەدەن بەوان کە چۆن بیڕێسن بۆ ئێوە شێوازی ڕستنەکەی چۆن بێ لەبەرەوە دوای گرفت و قرتاردنی کەمتر بێ بۆ ئێوە وەڵا باریک و ئەسووریتیان نەبێت مشکلی نابێت وەلی باریک و ئەسووری تیاکەوێت ئیتر ئەو باریک و ئەسووریە لێ حتمما لێ بچڕێت بەدەل لە ئێمە وەکو کوردەواری بەدەل لە خەڵکی خۆمان ئێوە ئەو گەشتیارێکە ڕووەکاتە ئەم ناوچەی ئێوە تا چەند دڵخۆشە بەم ئیشە یا تا چەند سەرسامە بەم نوع ئیشانە چونکە ئەمە ئیشێکی هەم سەختەوە هەم وردە پێویستی بە تەحمل و تەحملێکی زۆر زۆری ئەوێت وردەکاریەکی زۆر زۆرە یعنی 240 تاڵە نابێت یەک تاڵی لێ بپچڕێت ئینا یەک تاڵی لێ بپچڕێت دەبێت بە خەت ناشرینەوە یعنی لە ناو شاڵەکە ئەگە تاڵێک بپچڕێ پێوەی دیارە شاڵەکە ئەم شێوازی مەسەن بڵێن تعدادی بەنەکان بۆ ئەبێ 240 دانەبێ بۆ ئەبێ کەمتر نەبێ یا زۆرتر نەبێ بە خاتی ئەوەی کە جوانتر بێتەوانێ و
15 سانتیش بێتەوە پانیەکەی 15 سانتیم بەڵێ ئەو شێوازی مەسەن دووری نەکەی بڵێن بەخواستی کەسی مشتری هەیە بەڵێ یا ئەوەی کە ئێوە هەر یەک جۆر شێواز مەسەن ئەتوانن دروستی کە وەڵا بەسەگی هەیە کەس هەیە نەوعی کەشی ئەوێت بەڵێ ئەگەر باسێکی ئیشەکەی خۆتمانمەوە بکەی تۆ چەند ساڵە خەریکی ئەم ئیشەی و تا چەند دڵخۆشی بەکارەکەی خۆت وەڵا تقریبا من 10 ساڵ بۆ 12 ساڵە بێت خەریکم و زۆریش پێی دڵخۆشم لەخوای گەورە بەزیادە لە کێوە فێر بووی وەڵا لە براکانمەوە یعنی ئەوانیش هەر ئەم باوکیشم هەر پێشتر کاری جاجم و بەرماڵوشتەی کردووە ئەیتر براکانیشم کاری ئەم شاڵوشتیان کردووە لەخوا بەزیاد بێ زۆریش پێی دڵخۆش هەر دەگا و ئارمەردەینە منیرمێوە ئامێن مێ خزمەت و یۆچا کەسا کە تەمەنێن ئینا دلێ بازار و چۆخۆڕانکی و شاڵینە کاک ئەحمەدیان زۆر خوشحاڵین لە خزمەتی جەنابتا سپاس بۆ ئەم دەرفەتە ماشەڵڵا جوان خۆ قۆس کردووە شاڵێکی جوانت لەبەر کردووە زۆر خوشحاڵین لە خزمەتی جەنابتا یاخوا بەخێرن لە خزمەتانام خزمەت چاوەکانتانام زۆر سپاس کاک ئەحمەدیان کاک ئەحمەد ئەمانەیە باسێک لە شاڵ بکەین ئەگەر سەرەتا باسێک لە شێوازی شاڵمان بوو کە شاڵ چەند جۆر ئێمە شاڵمان هەیە شاڵمان هەیە تقریبا بۆ خۆم 8 ساڵەکەیکم کەس پێم شاڵ فرۆشیەکەم شاڵ هینێکی کۆنیە یعنی شتێکی قەدیمەیە ئەبێ دەستی لێیان نەگەین ئەمە مۆدێکی زۆر جوانە جا هەموو ئیسپادەکەی هەموو کەس لێ ئیسپای لێکە ئێستا ئارمەدە نزیکەی 700 ماڵە هەموو ئیسپای لێکە کاک ئەحمەد ینی ئەتوانین بڵێن بەدەر لە ئەوەی کە کولتور و ڕەسەنایەتی و هونەرێکی کۆن و باوی باپیرانمانە کە بۆمان ماوەتەوە ئەتوانین بڵێن یعنی بووەتە بژێوی کۆمەڵی خەڵک لێرە ینی ئەتوانین بڵێن خەڵک بەدەستە جەمعی ئیسفادە لە ئەمە تقریبا دەوری 8 ماڵە ئەمە هەموو خێک ئەم ئارمەدا لە هیچ شتێکە دروست نابێ فقط لە ئارمەدەی نەبێ ئەمە ئەم شاڵە لە ئارمەدەی دروست دەبێ یعنی هەموو ماڕێکی تقریبا 5 نەفەر 6 نەفەر هیچ ئەم کاسەی ئەم کەس پێین ئەم شاڵە شالێکی ینی دەرەمەی زۆرە چون خەڵکیش ینی ئیسرائیل لێکە بۆ فەقیر هەژار ئەجا ئارمەدا ئینا بانەنە مەسەر منتەقەی شوێنێکەنە بەقا ئارمەدەیە ئینا هیچ شوێنەکە نییە ئەم شوێنە ینی بۆ ئارمەدا زۆر دەرەمەتی هەیە یعنی دیاتەکانی کە دەرەمەتی نییە بەقا ئارمەدا دەرەمەی شاشی بۆم شاڵەیە یعنی ئێستا توانین ئامادە بڵێن وەڵا بە شاڵ و ئەوانە بەناوبان ئەرە وەڵا بەقا بۆ شاڵ مەرز مەرزەکەش ینی ئێستا چون گران بووە یەک شاڵ تقریبا خەرجەکەی زۆر گرانە هەتا 30 ملیۆن ڕوات 30 ملیۆن ڕوە خەرجەکەی زۆر گرانە هۆکاری چی ئەمە مەسەر خەرجەکە ئێستا گران بووە ینی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بڵێن ئەفرۆشیە فرۆشی خواستی زۆری فرۆشی زۆر بۆ خارجە ڕوە بۆ شارانی کاڕوە بۆ شاری کوردستان ڕوە بۆ شاری مەسەر بە کوردستان عێراق ڕوە بۆ هەموو شوێنێک ڕوە خەڵکی سوپایی دەیەکە خەمڕ مەسەلەکە کە ژیانەکەی بۆەوەیە زۆر ماڵی وای فەقیرە ینی 5 نەفەرە بەقا خەجێم کە ئەم ساڵەیە کاک ئەحمەد جەنابەت شاڵێکی زۆرە داناوە هەرێکی لە ڕنگ و لە ئەلوانێک ئەتوانی پێمان بڵێ شاڵ لە ئەسڵا چەند ڕەنگی هەیە کامانەیان زۆر مەرغوبن لە ناو بازاڕ تقریبا کاوەیەکە شینشەکە هەموو بە شتێک خۆی ئەفرۆشیتە بە ڕەنگی خۆی مەسەلا هەر کەسە ڕەنگی خۆی ئێستا کارە مەسەلا دێ ئەوە ڕەنج قاوەی مێ یان تووسیەوێ مەسەلا لەو تووسیەوە ئەمە تیسوی ڕەشنە بڵێ ئەوە تووسیی ڕەشنە ئەوەش نیشەم پێستا ئەمە ئوسخانیە ئەمە ڕەنگی جوانی ئێمە ئەمە قاوەیە ها ئەمە قاوەیە زۆر ئەمە گرانە بڵێ هۆکاری گرانبوونەکەی چیە ئەوە ئەمە چاترە مەرزەکەی ئەسڵترە
یەک مەرەزە بخۆی فقط ئەو مەرزە تو مەسە بدێت تێکەڵاوە ڕەش و سپی تێکەڵاوە بەڵێ یانی ڕش سپی تێکەڵاوکە تاوە شینتی دەرس بەڵێ بێتە شینشی ئینا ئەوە هەر بخۆی یەک مرەزە زەحمەتی زۆرە زەحمەتەکەی زۆرە ئەمە وسخانیە ئەمە مەسەلە ئەمە شەر گرانە ئیتر مەسەلە هەموو شتێک بەعینی خۆی ئەفرۆشی ئەمانە زەحمەتی زۆرە مەسەلە ئینشاڵڵا ئەمە قیمەتەکەی زۆر گرانەمە لە حەچی مەرزەکان گرانترە ئەم مەرزە هەم ئەستوتریشە کاک ئەحمەد لە چاو ئەوانە تۆزێ حەجوان دروزەکرێ زۆر تایبەتیە ئیتر هەموو مەسەلەی ڕەشی قەترانی ئێستا و ڕەشە یعنی مەرزەکەی گرانترە مەرزەکەی گرانترە 1 کیلۆ مەرز یەکی مەسەلەی لێ بای 15 ملێتمەنە 12 ملێتمەنە مەرزەکەی زۆر گرانە ئەمە بەدەل لە ڕستن و شۆردن و شەیکردن و بێ هەر بێ محەممە مەرزەکەی تقریبان دەستەکەی بای 15 ملێتمەنە 10 ملێتمەنە یەک دەست مەرز ئەنجام مەسەی بێری دروستیکەی مەسەلە تەنین نیەوێ ڕستنیە بێ زەحمەتی زۆرە حتا دروستیەکەی ئینسان تەواو ناڕەحەتە بێ کاک ئەحمەد شاڵ بە زمانی هەورامی پێڵێن چۆخۆڕانک ئەوان چۆقڕانشی ئەوان گەمسە گڵین پێیان گڵێن بڵێ چۆن کاتی خۆی تامان ئەمە هوەرێکی کۆنی هەورامانیشە ئەمە لە ئەوانش دێر زەمانە لە هەورامان و هەورامیەکان ئەم هوەریان هەبووە ئێوە چۆن ئەمەتان بەدەستگەشتووە لێرە یعنی چۆن ئێوە ئەم هوەرەتان بۆ ماوەتەوە ئەم شتە خەدیمە تقریبان بڵێن لە چی نزیکەی 100 زەترە بێ بڵێ لە 100 زەترە بێ ئەم کەسبە هەیە ئەمە حل لە زووە بووە لە زووە بووە هەورامەکانیش زۆتری ئەلاقا بە شاڵ بووە ڕەنگ چۆڕانێک بڵێ جا ئەوان مەسەر گڵین پێڵێنە گڵێن تقریبان ئەوان مەسەلە چونی کلاشەکە دروستەکەن کلاشەکە ئەوان مەسەلێسا سا مەرزەکە لە مەتەقی بانە بووە زۆتری لە مەتەقی بانە مەرزەکەی زۆر بووە ماڵی وا مەسەلە 200 حیوانی بووە بەخێستا مەرزەکە کەم بووە زۆر گرانێستا بە خێوکردنەکەی ناڕەحەتە ئینا ئەم مەرزەکەی یانی لە هەموو شتێک گرانترە مەرزی سوود مەسەر ڕێش ئەوان هەموو گرانترە ئێستا ئەم مەرزە چاولەیە ئەمە مەرزی زاخۆیە ئەمە مەرز زاخۆی مەرزەکە لێوە هاتووە لێرە ڕسویانە لێرە دووسەکەن ینی ئیشی ڕستنەکەی لێرە بەڵێ ئەڕۆ لێرە دووسەکەی لێرە لە کۆلەکەەوە مەسەر دەستکراوە کاکە هینا زەحمەتی زۆرە بشاڵە یعنی کەسە مەسەلە کاکە ئەمە دەرامەتیشی هەیە لەخوا بەزیا بێ دەرامەتی زۆر کاک ئەحمەد خەڵکی ئامردە تا چەند عەلاقەیان هەیە بەم کارە و بەم شوغڵە بۆم کەسابەتە بێتاقە نابن لێ یعنی قەت بێتاقە نابن هەمیشە خواخواانە خێجم کەس بێبن ماڵ ویان مەسەر 5 جۆڵای هەیە جۆڵە حەت جۆڵە کەیتەنە مەسەر 5 نەفەریە ئێرەسێ مەسەر کۆلچەیمان هەیە کۆلەکەش زەحمەتی زۆرە بێ یعنی کارەکەی بە دوو نەفەس لەبەر ناکرێمە ئەمە نزیکەی 700 ماڵە ئارمەدا هەموو خێشەوەین ئینا کولەن ئەم شاڵە لە کوردستانی ئێرانە بخە ئارمەدەیە لە ئارمەدە دووسیەکەن ئینا لێژۆیەکە نییە ئەمە لە بۆکانی لە سەقز و ئەوانە نییە بەقە لەبانەیە لە هەموو لە ئەسێت بۆ کوردستانی عێراقیش دەڕوا بەقای زاخۆ و ڕانی دێتەوە بۆ بێ بۆ کوردستانی عێراقیش ئینا ئەم شاڵە دەرامەتی تان ئێمە گفتوگۆکەین و ئیش لەسەر دوورینی شاڵ چۆخۆڕانکەکەین ئەو مەرحەلانەی کە ئێمە تۆمارمان کرد و تێمان پەڕان ئێستا گەشتونەتە مەرحەلەیەکی کۆتایی کە ئەویش مەرحەلەی دوورینیەتی بەو خۆناغانەی کە شاڵەکە تێپەڕی هەر لە ڕستن و شۆردنی مەرەزەکە و هەروەها بڕینەوەی مەرەزەکە و هەتاوەکو جۆڵایی و نانەوەی و شیکردنەوە و ڕستنەوە ئەوانەی ئێستا ئێمە بە دیاریکراوی لە شاری بانەی هاتوونەتە خەیاتی مازیار
کە دوو وەسایی بەڕێز و خۆشەویست و دەستڕەنگینی ئەم شارێتیایە کە ئیشی دوورینی شاڵەکەن. ئەڵبەتە تەنها دوورینی ئیشی شاڵیش ناکەن، بەڵام بەشێکی شاڵەکان ئەمان ئەیدورن. بۆیە ئاتونێتە خزمەتی هەردوو وەسایی خۆشەویستمان کاکتایری بەڕێز و کاک بهنامی هاوکاری کە ئێستا لە شاری بانە مەوجودن و خەریکی ئەم ئیشن. کاکتاریان سڵاوی خوارد لێبێ، خۆشحاڵین بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەت بەخشی. خواهشەکەم سپاس بۆ پێشوازیەکەتان. ئێمە سڵاوتان عەرز دەکەین بە خێراتن سەرسەر ماسەر چاومان بە قوربان یاخوا بە خێر زۆرتان زەحمەت کێشاوە هەر ڕۆژ کارزش داهێنن بۆ ئەو جلە کوردیە بەتایبەت شاڵ کە زۆری پێ خۆشحاڵن و بازم بە خێراتنتانە زۆر سپاسەکەین مەمنونین. کاکتایریان ئێمە کۆمەڵی مەراحلی قۆناغی شاڵەکەمان تێپەڕاندووە. بەڵێ ئێستا ئەم شاڵە بەو هەموو زەحمەت و ناڕەحەتی کە ئێوە بۆ پێی تەجروبە و ئەزمموی خۆتە کە زیاتر لە هەموو کەسێک ئەزانن لە زەحمەت و ماندووبوونی ئەم کارە. دوا قۆناغ ئێتە بەردەستی جەنابتان. ئەگەر باسێک لە کۆی گشتی قۆناغەکانمان بۆ بکەیت و شێوازی دوورینی شاڵەکە. فەرمایشە وەڵای جاکاگە بۆکردیان کاتێگاتە دەستی ئێمە بەم شێوە حازر ئەگات دەست ئێمە ئامادە ئەگاتە دەست ئێمە لە دوا ئەوەش ئێمە دوجار هەموو هوەر و جوانەکەی ئەوەسا لەسەر دەستی ئێوە ڕەحمەتت لێبێ ئەگاتەوە کاری ئێمە چ کارێکی بۆ بکەین چ زەحمەتێکی بۆ بکێشین شەت هەرەوەنی ئەو شاڵا بە قەول وەکو درۆن بێت و بڵێن لەبەری کات شاڵ درونەکەی زەرافەتێکی تایبەت بەخۆی وەکو زەحمەتی لەگەڵ کێشراوە ئێمە دەبێ قەدر و ئەرزشی ئەو زەحمەتە بزانین کە لە سەرەتاوە لەگەڵی کێشراوە ئەو دۆستەی کە هێناوێتی بۆ ئێمە شارۆک و لیباسی کە نەبێ بڵێ ساڵی دەستێ دوان تاوکە شاید لە تاوی ژیانە بتوانێت یەکدانە قات تاوکە شاڵ بەس شتێکی زۆر بە ئەرزشە ئێمە دەبێ بە بەو شتە دانین کە ئەو کەسەی کە ئەو شاڵی هێناوە چۆن بە زەرافەت و بە جوانی و تایبەتی بۆی تاوکەین. کاکتایر ئەگەر باسێک لە شێوازی دوورینی شاڵ بکەین بەڵێ جیاوازی چیە لەگەڵ قات و قماشەکانی ترە شاڵ شاڵ هەروەکو بۆ خۆتان نەزانن کە چەندی زەحمەت بوو لە سەرەتاوە لە درونی شە هەروایە تیکە تیکەیە شاڵ زەرافەتی ئەوەیە کە ئەبێ ئەو قیاسانەی ئەو ئەندازانەی کە یگریت زۆر دقیق بێت لیباسی کە شاید بتوانانی لە شوێنێکە بازە شوێنەکە دەستکاری بکرێت وەلی شاڵوان نییە کە درووە زۆر بە سەختی ئەتوانین دەستکاری کەینەوە چۆن ئەگە دەستکاری کرێ دوایی بتێ فۆرمەکە تەغیربەی ناتوانانی بەس دقەتێکی زۆری ئەوێ زەحمەتێکی زۆری ئەوێ وردەکاریەکی زۆری ئەوێت لە کوللا ئەوەیە کە شاڵ شتێکی پڕبایەخ و تایبەتیە بەقەڵ کاکتایر ئەگەر بەراوردێ بکەین نیسبەت بە دوورینی قماشێکی سادە بەڵە چەند کاتی پێویستە بتەوێت شاڵێک بە تەواوەتی بدووری و پێشکەشی مشتریەکی بکەیت دوورینی شاڵ ئێمە بەکاری نازانین یعنی وەکو شتێک ئەزانین بە هوەرێکی ئەزانین چۆن بە قەول ئەڵێ کابرایەکی مۆسیقیژەن لەگەڵ ڕۆح یا کارەکەات ئەو مۆسیقیە شاڵی ژانی درونەکەی ئەبێ بەدڵ کار بکەی لەسەری نەک ئەوەی کە ئێمە تەواویکەین و تاو بێنەوە دەست مشتریەکە ئەبێ بەدڵ کار بکەین لەسەری ینی کاتێک کە ئێمە ئەو شاڵە بۆ جەنا بتاوەکەنیا بۆ هەر دۆسێکەیە کە لەبەر تا جوان دەردێ ئێمە بۆ خۆمان ڕوحمە پێی ینی ئەگەشێتەوە دڵمان پێگەشێتەوە پێی خۆشحاڵە بین بەو شتە بەس ینی ئەو شتە ئێمە بە دڵ و بەجیان کارەکەین لەسەری بۆی شتێکی جوان دەربێت ینی ئەوەی بڵێن دڵخۆشی مشتری و کەسی بەرامبەر بەلاتانەوە گرنگە کاتەکە بۆ خۆتانەوە نەبایەخی نییە چنێک بخایێنێ زۆرتر ئێمە زەرافەت و جوانی کارەکە بەلامانەوە مهمە ئەلبەتە هەموو کات مهمە ئەوە نییە بڵێن کات ئەسەم مهم نییە کاتیش مهمە وەلی زەرافەتی کارەکە لە ئەو وەڵایە دوا ئەوە کاتەکە کاتیش زۆرە بات چۆن شتێک تۆ بەو زەرافەت و بەو دقەتە کاری لەسەر بکەی ئێمە قماشی کە پارچەیکە بە ئیسڵاکەی دروین ئەتوانین ڕاحەت هەڵی وەشێنینەوەکەیش ئیشتبا بوو وەلی شاڵ ناتوانین بەو زەرافەتە بەو ڕاحەتی هەڵی وەشێنەوە چون زەرافەتێکی تایبەتی تایە بەڵ لە ئەوڵەوانە ئەبێ بە دڵ و بە گیان کار بکرێت لەسەری تایر بۆ پێی کە تۆ وەکو بەرەک دوورێ ئەو ڕنگانەی یا لە شاڵە کە زۆر خواستی لەسەر و مشتری زۆر حەزیلەیەکە چ ڕەنگیەکە ئێستا جاریوە بەکات کەوتووە سەردەمێک بوو لە ئەوڵەوە شاڵی نەباتی داخوازی زۆر بوو بەتایبەت لە جوانەکانە ئێستا هەر هەیە وەلی کەمتر
ڕەنگایەکی وەکو خورمایی وەکو ڕەش وەکو شینکی ڕەنگایەکە کە هەمیشە داخوازیان هەیە هەمیشە خەڵک ویستی لەسەری هەیەەوە شتایەکی جوانیشن هەروەکو ئەیبینی ئەمجا ڕەنگەکانی کەش ئەمێنێتوانێ کارتۆنی کە کەمە لە خورمایی کە کاڵترە کاهی بازم لە کارتۆنیەکە کاڵترە لە نەباتیەکان پڕڕنگترن ئەوەی کە عەرزم کردی کە ڕەنگەکان بەجێ بەو کەسێک کە تێکەڵاویە کات بۆی کاکتایر وەکو کۆتاپرسیار خواهش دەکەم پێشنیارت چییە بۆ ئەو گەنج و لاوانی کە ئێستا پێگەن کە ئێمە بەڕاستی جلوبەرگێکی ڕەسەنی کوردەواری خۆمانمان هەیە بەڵێ کە هەر لە دوورین و لە دروستکردن و لە هێنان و لە بردننی ینی وەکو کوردواتنی خۆمانەڵێ لە دار و بەردی خۆمانە فەرمایش شتەکە پێشنیارە چیە بۆ ئەو جوانانەی کە بە ڕاستی ڕووکەنەوە ئەم لیباسە ڕەسەنە کوردی خۆمان کە لە دەمێکە لە باو باپیانی خۆمانمان بۆمان جێماوەتەوە لیباسی کوردی هەر لە سەرتاوە شتێکی جوان بووە ڕاحەت بووە شتێک بووە کە چۆن ئارزکەم هەموو داخوازیان بووە لەسەری ئەمجا ئەگەڕێتەوە بۆ سەر ئەگەر منزور شاڵ بێت ئەوە حسابێکی جیاوازێ وەلا لە کولە لیباسی کوردی شتێکە قەل لە مۆد ناکەوێت شتێکە قەل لەبەر چاو ناکەوێت هەمیشە جوانە جوانەکانیش پێم وابێ هەر کاتێ بچن بە قەڵ بیانێ بۆ هەمیشە جوانتر بن لەم کات جوانتر بن پێم وابێ لیباسی کوردی جوانترین لیباسە شیکترین لیباس دیزاینێکی جوان زۆر تایبەتیە نەک بۆی کە بۆ خۆمان بەرەگدرین بە قەول خەیاتین لیباسی کوردی ئەدرین جیاواز لەوە هەر شتێکی تایبەتیە ئەوانەش کە ئەو شتان امتحان کرد و گەیشتون بەو نەتیجە کە بەڕاستی شتێکی تایبەتی و شتێکی جوانە و ڕاحەتیشە لەبەرە ئەمجا شاڵیش کە حسابێکی کەی هەیە ئەسەن شتێکە کە ئاگەڕێتوانێ بۆ تاریخی خۆمان بە قەول بۆ پێشینەکانی خۆمان کولن کە هەموو شتێکی لە سەرەتا وەکو جەنابە فەرمووت دەستکردە و لە هەموو شتێکی لە وڵاتی و لە ئاو خاکی خۆمانە بە قەول بەرەم دێت خواهش دەکەم کاکە بەکردیان اختیارتانەیە بە قوربانە بن ئێوە زۆر زەحمەتان کێشا مەمنونم بۆ زەحمەتەکەتان بۆ باخی کە دایانن بۆ جلی کوردی بە تایبەت شاڵ لیباسی شاڵ بە ئەرکی خۆمانی ئەزانین وە بەرنامەکەشمان هەمیشە بە شوێن ئەم جوانی و سروشتی دەستکردیشتی خۆماڵیا ئەگەڕێ لە هەر شوێنێکە ئەمە دەستکردێک هەر لە جلەوە بیگرە لە خواردنەوە بیگرە لە کولتور و فەرهەنگ و ڕەسەنایەتی خۆمانەوە بیگرە بە شوێن ئەم کارانەوەین و ئینشاءالله خوا یار بێ هەر بەردەوامیشە بین ئینشاءالله بتوانین کولتور و فەرهەنگی کوردەواری خۆمان هەروە کە پاراستومانە زیاتر بیپارێزین و زیاتریش زیندووکەینەوە ئێمە شەر بەنەوەی خۆمان وەکو خەیاتێک وەکو وەستاکارێک وەکو کە لەو کاریان لە جلی کوردیە دەستخۆشی و ماندوونەبوونی لە ئێوەکەین لە ئەو هەموو زەحمەتای کێشن بە قەول لە خۆتان لە دۆستان کە لە زۆر شەرایەتی سەختە لە هاتوچۆیە لە ڕێیە لەمانەوەیە ئەو زەحمەتای کێشن ئەو باەخەدانم بۆ جلی کوردی ئێمە سپاسگوزارین دەستا ماجەکەین لێتان مەمنونی کە ئەمڕۆ بەڕاستی زۆر ماندوومان کرد زۆر هیلاکمان کرد شورای ئاوایی ئارمەردەیە کە هەم خۆی وەکو شورا و هەم وەکو مامۆستایەکی قوتابخانە و هەمیش وەکو ئەوەی کە شارەزایەکی زۆر زۆر باشی هەیە لە شێوازی هێنان و فرۆشتن و بە بازاڕکردنی شاڵدا ئەویش بەڕێز کاک ئەحمەدە
کە شورای ئاوایی ئارمەردەیشە. کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێ، زۆر خۆشحاڵین لە خزمەتی جەنابتا، سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بێمت بەخشی. پێش هەموو شتێ داوای لێبوردنە جەناب دەکەین، بەڕاستی زۆر هیلاکمان کردی ئەمڕۆ. لە خزمەتە عەرزی سڵاو و ڕێز و ئەدەب و حرمەتمێ لە خزمەت ئێوە و هاوکارە بەڕێزەکانتان بە خێراتنتان ئەرزەکەین. زۆر سپاس. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەیە بووین، ئینشەڵا کە بتوانین میواندارێکی باش بووین بۆتان. من لە خزمەتانە قەدەمتان سەرچ. مەمنونین، زۆر سپاس دەکەین. کاک ئەحمەد، هەروەکو معلومی جەنابتە، بەرنامەکەمان هاتووەیەکێک لە کولتور و فەرهەنگ و هونەرە ڕەسەنە کوردەواریەکان هەم بە خۆمان وەکو یاداوەریەک بۆ خۆمان و بە هەم بە جیلی ئێستێشی بناسیێنین کە ئەویش شاڵە. شاڵ معلومی جەنابتە کە جلوبەرگێکی ڕەسەنی کوردەواریمانمە کە لە باو باپیرانەوە ئەمە دەست بەدەست هەتا ئێمە گەشتووە و ئێمەش بتوانین بە جیلی داهاتوو بەنەوەی داهاتووی بگەیەنین. ئەمانەیە باسێک لە شێواز و جۆر و ناساندنی شاڵمان بۆ بکەین. سەرەتا پێشەوەی کە بچینە باسی ناساندنی شاڵ، باسێک لە شارۆچکەی ئارمردە لە خزمەتانە عەرز کەم. شارۆچکەی ئارمردە لە ساڵی 98 شکر بۆ خوا بە هیمەتی هاوکارانی خۆشەویستم لە مەجموعەی شۆڕاوە شارەوانی عزیزمان لەو کاتدا سەبتی ملی شاڵبافی بوو، یعنی وەکو شارێکی ملی لە وڵاتی ئێرانە وەکو یەکەم شاری ملی شاڵبافی سەبت کرا. شاری ئارمردە لە 13 کیلومتری شاری بانیا واقع بووە. شغڵی 80% بە باڵای خەڵک شاڵبافیە کە هەم توانیویانە فەرهەنگ و کولتوری کوردەواری خۆمان بپارێزن، هەم توانیویانە بژێویەکیش لەو ڕێگەوە بۆ خۆیان کەسب بکەن. شاڵبافی سریە مەراحلی هەیە، ینی تقریباً 8 تا 9 مەرحەلەی هەیە تاگا بە دەستی کەسێکە ئیدروێ لەبەر یەکات. ئێمە وەکو خەڵکی ئارمردە، من وەکو یەکی تاکە کەسێک لە خەڵکی ئارمردە خۆشحاڵین بۆی کە بووینە پارێزەرێکی پاراستنی کولتور و فەرهەنگی کوردەواری خۆمان کەواتە لیباسی جوانی کوردیە کە 0 تا 100 کارەکەی لە سروشتەوەیە و تێکەڵ کراوی سروشتە بۆی کە ئینسان واتە لە ساڵانی گوزەشتەوە لە تەمەنێکی دوورەوە کە ئێمە تێکەڵ بووین لەگەڵ تەبیعەت و لەگەڵ تەبیعەتە هەڵسو کەوتمان کردو و لەگەڵ سروشتە هەڵسو کەوتمان کردووە سەرچاوەی شاڵی شارەگەڕێتەوە بۆ سروشت و بۆ تەبیعەت کە ئێمە شکر تا ئێستا پارێزراوە و ئینشاڵڵا ساڵ بە ساڵیش ڕەونەقی پێ بدرێت و جوان ئینشاڵڵا. کاک ئەحمەد، ئەگە باسێک هەروەکو باسی سروشت و تەبیعەتی ئارمردە و شێوازی سەبتی جیهانی ئارمردە کراوە وەکو شاڵ سەبتی میلی بۆ شاڵ. ئێوە ئەم پێداویستی شاڵە بۆ منە هەست سەرەتا لە مەرەزەکەەوە لە حیوانەکەەوە چۆن دەستی ئەخەن؟ ئایا لەناو ئارمردەیە بە ئەندازەی ئەوە بە ئەندازەی کافی ئێوە مەرەستان هەیە بۆ ئەوەی کە پێداویستی و خواستی لە 180 خەڵکی ئاوایی ئارمردە پڕ بکەنەوە بۆیان؟ واقعەتی ئەمرەوەیە کە تقریباً زۆربەی زۆری پێداویستی ئێمە ساڵانی دوورە لە خودی ناو ئارمردە دروست بوو، ینی بگەڕینەوە بۆ 30 ساڵێ لەمەوە پێش کە باو باپیرانی ئێمە دامداری و حیوانداری و ئاژەڵداریان کردووە. ئەو کاتە باشتر بۆ وازیەتەکە بە پێوەی کە گۆڕانکاری لە ژیانی ڕۆژمەڕەی ئێمە وە شارنشینیا کراوە، ئاژەڵداری کەمتر بۆ تۆ لە منتەقی ئێمە بە تایبەت بزنە مەرز کە نژادێکی تایبەت و خاصە بە ئەلیافێک و بە پشمێکی تایبەتەوە کە تەنها نژادێکە کە بۆ ڕیسەندەگی و دروستکردنی شاڵ بەکاردێت. حاڵی حاضر کەم بۆ تۆ لای ئێمە لەوانەیە بڵین 30% ئەو مەوادی ئەوەڵیەمان کە بزنە مەرەزەکەی و مووی مەرەزەکەیە خودی مەرەزەکەیە ئێمە ناوچەی ئارمردە و دەوروبەرە ئەتوانین دروستیکەین. ئەوەی تری زۆرتر ئێمە لە بڵین لە وڵاتی عێراقەوە لە کوردستانی عێراقەوە لە منتەقەی ڕانیە و خۆشناوەتی و زاخۆ ئەمانەوە تەهیەکەین و هاوردیەکەین. کاک ئەحمەد، با بینە سەر باسی لە وردەکاری شێوازی دروستکردن و چنین و هەروەها شەنکردن و ڕستن و شۆردنی مەرەزەکە. یەکێک لەو شتانەی کە ئێستا لە پشتی ئێمەوە ئەم دووخانمە خەریکی ئەمەن ڕایەڵکردنی ئەم مەرەزەیە، ئەمەی کە بڵێن حازر کراوە
هاتوتە بەردەسی ئەمان ئەگەر وردەکارێکی ئەمەمان پێ بڵێ ئەم شێوازی ڕایالکردنە لە درێژیەکەی بۆ نمونە بە مەتر یاخود ئەم چەند ئەبێت تعداد نەخبێ کە بۆ نمونە درێژیەکەی هەروەکو باسمان کرد و هەروەها بێتەوە بۆ ئەمە ئەبێت چەندانە بن وەکو ئەنەی تعدادی بنەکان هەر شاڵێک کە ئێمە وەکو خۆمان منتەقەی کوردەواری کوردستانی ئێران سازیەکات 32 میترە 32 میتر لە 15 سانت پانی یان 32 متر شاڵێکی تەواوە بەڵێ بۆ درێژی 32 میتر و بۆ پانیش 15 سانت کابێتە تقریبان 4 میتر 3 میتر و نیوە بێتە قماشێکی تەواو کە ئینسان بۆ درونی نەفرێکی تەواو بەسیەکات ئەم 32 میترە تقریبان 240 هەوایە ئەم 240 هەوا بێتە 6 جووت کە جووتێکە بێتە 4 هەوا ئەگەر مان هەوێت بە ئەرزی شاڵەکە زیاکەین ینی بەجێەوەی 16 سانت پێ بێتە 20 سانت ئێمە میتراژەکە ئەی نەخوارەوە تعدادی جووتەکانی ینی ئەو هەوانەی زیاترەکەین بەجێەوەی کە 240 جووت بێت تقریبا 280 هەوا ڕایاڵەکەن بەجێەوەی 240 جووت بێت ئەتر بەپێی خواستەکانە بەپێی مەسرفەکانە مەسرف زۆرتر لە منتەقەی کوردستانی خۆمان 240 هەوایە کە بێتە 15 سانت لە میتراژە لە پانیا و لە درێژیشە تقریبا 32 میتر بۆ کەسێکی مەگە زۆر هەیکەڵی و باڵا بەرز بێ پێویست بکات 33 34 میتری بۆ سازکە دەستخۆش کاک ئەحمەد بۆ ئەوەی کە ئێمە وەکو جامعەیەکی کوردەواری بتوانین جلوبەرگ و ڕەسەنایەتی خۆمان بپارێزین پێشنیارە چیە بۆ لایانی پەیوەندیدار بۆ ئەوەی کە زیاتر بێن بەدەماوانەوە و ئێمە زیاتر پارێزگای لەم جلوبەرگم لەو شناسی خۆمان بکەین ئێمە چەندین و چەند بار داوەتمان لە مەسئولین کردووە بەرپرسەکان کە بێنن سەنعەتێک بە ناوی شاڵبافی کە جێی ئفتخارە بۆ کوردەواری ساڵێک ئێمە سەپتی ملی شاڵبافیمانە کرد باوەڕ بفەرمونون ئەو شارانەی کە لە ئستانەکانی ترەوتە شیفایان نابوو بە پڕی و بە چڕی وەکو ئێمە ئیشیان پێنەوە بۆی کە دەریخەن و بڵێن ئەوە ئێمە هاتوون بۆ بەڵام بۆیە فەرهەنگێک و کولتورێک بەو گەورەیە ئەبێ پشتیوانێکی گەورەشی لە پشت بێت داوا لە مەسئولینەکەین داوان لە کەسانی بەرپرسن حتا لە ئەو کەسانەی کە بە لەم کارا دەخیلن هاوکار بن بۆی کە ئیشەڵا یەک بتوانین بزنە مەرز پەروەرش و ئەحیا بکەینەوە وا بێت کە حەدیاقل بەشی مەسرفی ناوخۆی خۆمان بکات مەسئولینی خۆشەویست بتوانن ئەو بیمەیەکی تامین اجتماعی بیمەیەکی بازنشستگی بۆ ئەو شاڵبافە خۆشەویستانی شاڵبافمان هێستا 70 ساڵی تەمەنە ناتوانێت واقعەتی پیر بووە توانای نەماوەمانە بیمەیەک بۆ بازنشستگیەکەی دەرخام بکرێت بەڕاستی جێی یارمەتیە جێبینی ناوشتە داواشمان زۆر لە مەسئولین کردوە ئێمە هەم لە بەحسی جەلەساتە هەم لە بەحسی سەردانەکانمان هەم لە مکاتباتمانە باسمان کردوە کە بەڵێ ئەم شاڵبافانە چاوەڕوانی ئەوەی کە مەسئولین ئاگایان لێبێت باسێکتر باسی تەسیلات و اعتباراتێکە بلا عوەز و یا بدونی بەهرەیەک بخرێت اختیار شاڵبافەکانمانەوە کە بتوانن ماوەدی ئەوڵیەتە ئەمینکەن ماوەدی ئەوڵیەکی کە مەرەزە ئیسفادەی لێ بکەن و دڵخۆش بن بۆ کاریان وا نەبێکە بەجێ ئەوەی کە تعدادی شاڵبافەکانمان ڕۆژ بە ڕۆژ زۆر بێت چون واقعیەتی 70% خەڵکی یارمەدە مەشغوڵە بە شاڵبافی بەجێ ئەوەی کە زیاد بێت و شەڵاوە بپارێزرێت کەم بێت بۆیە پێویستەکە مەسئولین بە ئەدای تەسیلاتی کەم بەهرا بە ئەدای کۆمەکای بلا ئەوەز بە تەرخانکردنی بیمەهایەکی بانشستگی مادام العمر وە کۆمەکایەک تر وەکو بەحیا و پەروەرشی بزنەمەرز یارمەتیدەری ئەم سەرعاتە بێت ئێمە چاوەڕوانی لە مەسئولین هێمش وەکو شۆڕای شاری ئارمەدا لە بەرناممانە بە نسبی ئێلەمان هەیە کە لە سەتی شارە بینیتان وە تەبلیغاتێەوە بڵین لە خزمەت دۆستانێکی وەکو جەنابتان لە کاناڵهای ترا ئیشەڵا بەرەنسازی بکەین چون بۆ شکر بۆ خوا شاڵی ئارمەدە ساڵ بە ساڵ هەم لە نەزەر کەیفیەتەوە هەم لە نەزەر برندەوە هەم لە نەزەر ناسینەوە بەرەو باشتر و باشتر چووە کە ئێمە هەنگاوی ئیشەڵا زیاتر بڵێن و لە هەنگاوێکترمانە لە بەنامەیەمانە ئیشەڵا سەبتی جەهانی شاڵبافی بکەین وەکو شاری ئارمەدە شارێکی جەهانی شاڵبافی ئیشەڵا سەبت بکەیتەوە ئیشەڵا تەشریف بێنەوە هەمیشە ئێمە بەرنامەکەمان بە شوێن هەمیشە جوانی و کولتور و فەرهەنگ و ڕەسەنایەتی کوردەواری ئاگەڕاوە لە هەر شوێنێکا جوانیەکی ئەم نیشتیمانە بوو بێ بەرنامەکەی ئێمە حتمما لەوێ حەزوری هەبووە و ئیشمان لەسەر کردووە و لە ڕابردووە کردمەوە لە داهاتووش ئێمە پشت بەخوای گەورە بەردەوامە بین لەسەر ئەم کولتور و ڕەسەنایەتی و ئەم فەرهەنگە جوانی کە هەمانە مەسرفی شاڵ تەنها بۆ شاری بانە و دەوروبەر نییە بۆ
شارەکانی تری کوردستانی خۆمان و کوردستانی ئەودی وە حتا لە وڵاتانی تریش سفارەژە درێ داوا لەم کاناڵە جوانەیەوە داوا لە هەموو خۆشەویستانێکین کامان بینن سەردانی شارە جوانەکە یارمردە بکەن بە کەبابی یارمردە بە شاڵی یارمردە و بە سروشتی یارمردە حتمما ئینشەڵا و بە تەواضع و مێمانپەزیری و میوانداری بەڕاستی خەڵکی ئارمەردەیش برای گەورن ئێوە ڕێستان هەیە ئێمە ئەمەی کە لێرە بووین ئێمە توانی ئەم شایدەتان بۆ بدەین کە بەڕاستی میلەتێک و خەڵکانێکی بەڕاستی مێمان نەوازن مێمانپەزیرن خانەدانن بەڕاستی ئێمە دەستخۆشیتان لێکەین هەر میوانە بێت ئێرە برای گەورە ئێمە ڕێزیان هەیە ئێمە شەتەنە بتوانین خزمەتیانەکەین دەستخۆش کاک ئەحمەدیان زۆر مەمنونین دەستان خۆش بەیاخوا خزمەتان بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا و بەم ئەندازێ کۆتاییمان بە بەرنامەی ئەم جارەی هەوار و هەورامانی هێنا تا جوانێکی تر و گۆشە و کەنارێکی تری ئەم نیشتیمانە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی